فامنەرمان حەسیب حارس لە پێشانگەی کاری دەستی و لە تایم سانتەر مۆڵۆ لەگەڵمە بێت حەسی بەم کاتت باش باسێکم پێشانگەیەمان بۆ بکەوە پێمان بڵێ لە ساعت چەندەوە تاوەکو ساعت چەند بەردەوامە بێت. سڵاو ئەمە ئێستا لە تایم سنتەرین لە گەڕێکی ڕەحیماوی شاری کەرکووک بێگومان ئەوەی ئێستا بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکەی بینێ پێشانگایەکی کاری دەستیە کە بە هاوبەشی ژمارەیەکی زۆر لە هەم کۆمپانیەکان و هەم بەهرەمەندەکانی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی ئێران هاتوون ڕویان لە کەرکووک کردووە بۆ ئەوەی ئەم پێشانگایە بکەنەوە کاڵاو ئەو بەرهەمانەی کەوا هەیەە بەتابەتی کاڵا فۆلکلۆرەکانیان کە گزارش لە کەلتوری ئەو ناوچەیە دەکا بەتابەتی ڕۆژهەڵاتی کوردستان لە پێشانگایە نمایش کراوە. ئەوەی ئەیبینی بە چای خۆمان خەڵکێکی زۆر لە هاوڵاتیانی کەرکووک ڕویان لە پێشانگاکە کردووە ئەوەش ئەوەیە کە بێگومان ئەمە هەنگاوێکی باشە هەم لە ڕۆی ئابووری هەم لە ڕۆی ئالوگۆڕی بازرگانی هەم لە ڕۆی ئەوەی کە ئاشنا بن بەو کەلتورەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە بۆ ئەوەی من زیاتر باسی ئەم پێشانگایە بکەم و هەروەها گرنگجیکردنەوەی پێشانگایە بکەم ڕوو لە بەڕێز شەوبۆخانەکەم شەوبۆخان بەڕێوبەری گروپی پێشانگاکەیە بێگومان بەشدارێکی کارای کردووەمە وەکو خۆی باسی کرد یەکەم جار نییە لەم پێشانگایە بەخێربێی بۆ کوردستان بۆ باشووری بۆ شاری کەرکووک بە تایبەتی گرنگی و ئامانجتان لەکردنەوە ئەم پێشانگایە چی بوو؟ سڵاو ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابتان هەروە بۆ هاوڕێیەکانتان هەروە بۆ توا خەڵکی کەرکووک من شۆبووم ناوە مستەفەوی فامیلیمە بەڕێوەبەری ئەم ماڵەزمە پێش و ئەمە دەدانەتر ماڵەزمان کردوێتەوە لە سلێمانی زۆر خەڵک حەزیان لە ئەشیاکان بووگە و زۆر سەردانمانیان کردبوو بە زووتمان لە کەرکووکیش وەکو شارێکی کە خەڵکێکی جۆراجۆری زۆری تێدایە و بڕێکێکی کوردن با ئێمان بەشداریە بکەین بزانین خەڵکەکەی ئێرە چۆن بڕیاریان چۆنە لەسەرم ئەشیاگەلەکە ئێمە هێناومانە هەروە لەگەڵ ئیشەکان ئێمە چاشنا بن و بین خۆمانیان پێیان بناسنین. ئێمە لە سیدانە شاری ئێرانەوە هاتوین بە تایبەت کرماشانە کوردستانە قومە مەشهەدە قەزوێنە زەنجانە کرمانە ئەوەختە ئیسفەهانە هەمویان ئیشە دەستیەکانیان بە ئیشێکی زۆر گونجاو و زۆر بە چالاکی هێناوە هەموویی بەرهەمی خۆیانە هەروە ئیسفادەی چاکیی لێکن خەڵکی کەرکووک وەروە خەڵکی کە ئێمە هێناومانە ئینشاڵڵا گەر حەزیان لێ بێت و سەردانمان بکەن و ئێمە چامان بەوان بکەوتەوە چاوین بە ئێمە بکەوێت. شەوبۆخان ئەمە چەندەم پێشانگایە لە باشووری کوردستان ئامادەتان کردووە ڕێکتان خستووە و ئەمە بێگومان یەکەم جارە دێن بۆ کەرکووک ئەوەی بینیتان خەڵکی کەرکووک بە سەرجەم پێکاتەکانەوە بە کورد و تورکمان و عەرەب و پێکاتەکان هەمویان ڕویان لە پێشانگا کردووە پێشوازی خەڵکی کەرکووک لە کەلوپەلەکانتان لە کاڵاکانتان بە تایبەتی ئەوەی کە گزارش لە کەلتوری کوردستان ڕۆژهەڵاتەکە چۆن بینی؟ وەڵا بۆ یەکەم ڕۆژ زۆر مەمنونین و زۆر سپاس و ڕێزم هەیە بۆ هەموو چە تورکمان چە کورد چە عەرەبەکان کە هاتوون لە هەر بوارەکەمان ئێمەت بینی لەگەڵ یانە قسەمان کرد پێکەوە تەعامولمان بووگە وڵا بە من کێ زۆر خۆش بوو ئینشاءڵڵا کە ئەوانی شەروە لە هاتنەوەی ئێمە خۆشحاڵ بوون و حەزمان پێ بکەن ئەمە لە کەرکووکە یەکومین مەعرەزمانە ئینشاءڵڵا بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامین دوای ئەوە گەرزانی خەڵک حەزی لێ گاز درێژێ پێبین و 10 ڕۆژی دیکەش بمێنینەوە ئیتر ئەمە ئیشێکە لە عێراقا کردومانە ئەمە 11مین مەعرەزمانە. ئەوەی بینیمان ژمارەیەک لەوانێکەوە بەشدارن خانمانن و بەشێکی زۆری کارەکان کاری دەستین ئەمە تا چەند بەهرە و توانای خانمانی ڕۆژهەڵاتی کوردستان دەدەخا و تا چەند گرنگی هەیە بۆی خانمانی ئێرە ئالوگۆڕی بیرروڕایان هەبێ لەسەر ئەو بابەتانێکەوە ئیشتیان تیا کردووە و ئایا پرۆژەتان لە داهاتوو هەیە بۆ ئەوەی کاری هاوبەش بکەن؟ وەڵا زۆر پێمان خۆشە من مامۆستا ئاهێنم ئەمانش حەزکەن کە فێریانەکەین ژنی ئێرانی بە تایبەت ژنی کوردەواری لە هەموو شوێنەکە پا بەپای پیا و خەریکە ئیشەکات و ئیشی خۆیی هەیە و ئیشی ئێدارەی جەکات و ئەمجا ئیشی دەستی جەکات ئەمە نیشانە توانای ژنە
نەتەنیا ژینێ ئێران ئینشاڵا کە خەڵکی عێراقیش فێری ئەمیشە بێت و بە تایبەت کوردستانی عێراق و باشووریش هەر بۆ جۆرە ئێمە وەڵا پێمان خۆشە بەڕاستی ئەگەر دەوڵەت حمایەتمان بکات مامۆستا ئەهێنم ئەینە خدمەت لە اختیاری خانمانە دایەنین کە بەڵکو فێری قاڵی بن فێری تابلۆ بن فێری کلاش و گیوە بن فێری چرم بن فێری زۆر چران ئەلانێمە لەناو ئەم معرەزە چکۆلە خۆمانە کەسی کەسن نزیک بە 12 کەسیان خانمن کە خۆیان هەستیان کردگە کە لەسەر پێی خۆیانە بستن کە خۆیان هەستیان کردگە هەڵسن لە وڵاتێکی دیگەوە شاری خۆیان بەجێ بێڵن و ئەشیاکانیان بێرن لێرە ئەرزی بکەن ئەمە خۆی شوێن جێگەی شانازیە و جێگەی ڕێز و احترامی هەیە بۆ ئەمانە خەڵکی ئێرەیچەکە ئەگەر حەزەکەم وڵا فێر بن ئەوانی جەروابێن بۆ ئێران ئەوانی جەروە لە مارەزەکان ئێمە بەشداری بکەن و چاویان پێ بکەوێت و بزانن کە ئێمە لەوێ چی ئیشێگەکەین و ئیشمان چییە و چلۆن خەریکینەوە ئیشە بەرهەمە ئەگەینینە جێگەی کە لە ناو ماڵان نابێ بە خەڵاتێک کە کەسێک بە هەدیە گەیە بە کەسێک ئێمە وڵا پێمان خۆشە بەڕاستی زۆر زۆریچ سپاس بۆ جەنابێت دێمە لای ڕۆژین خان ڕۆژین خانش سپاس بۆ شەو بۆ خان کە لەگەڵمانە بوو بەڕێوبەری گروپەکە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە و بۆ کارەکەتان هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی دەرخستنی بەهرە و تواناکانتانەوە منیش دەستخۆشی لە ئێوەکەم دەستخۆشی لە ئایدی تایم سنتەرەکەم دەستخۆشی لە هەمووی ئەو کەسانەکەم کە حمایەتیان کرد لە ئێمە وەکو ئاسایش وەکو هەموو ئەوانەی کە منیسە نازانم استثماراتە نازانم ناویان استخباراتە هەمووش کەسانێکە لەم بوارە بن ناویانم بیستووە بەس لەگەڵیانە زۆر بەنزیکی نەوەگم کە قسە بکەم وەمانە داوای لێبوردنیانەکەم بۆ ئازێت و ئازارێکی ئێمەدایان و حمایەتێکی ئەوان لە ئێمەیان کرد یەک دنیا مەمنون خوا حافظتان سپاس بۆ جەنابەت ڕۆژین خان یەکێکە لە بەشداربوانی ئەم پێشانگایە بێگومان ئەو بینیمان کە مامەڵی لەگەڵ سەرجەم هاوڵاتیانی کەرکووک کرد کە ڕوان لێ کرد بۆ خۆم جۆم لێ بوو هاوڵاتیانی تورکمان و عەرەب لەگەڵ قسەیانەکەدار چەندە شارەزای تەواوی ئەو زمانانەی نیە بەڵام وا خۆی ڕاهێناوە کە ئەمە یەکەم ڕۆژە لە کەرکووکەوە بەردەوامە بێ ئەم چەند ڕۆژی داهاتوە بۆ ئەوەی بتوانێت کاڵاکانی ساخاتەوە ڕۆژین ئەم کاتت باش جەنابە دۆکو خانمێک لە باشووری کوردستانەوە ئەم هەماهەنگێت چۆن دروست کرد لەگە خانمانی ڕۆژهەڵاتی کوردستان و تا چەند گرنگ بوو کە بەشداری بکەیت لەم پێشانگایە لە شاری کەرکووک ئێمە کە بەشداری ئەم پێشانگەیەمان کرد و شێوازی هەماهەنگیمان لەگەڵ ئەم ستایڤە ئەوە بوو کە پێشنیاری کەرکووکیان کرد ئێمەش ئامانجمان بوو کە لە کەرکووک بەشداری بکەین و بەرهەمەکەی خۆمانیان پێیان بناسێنین سواز بخوا زۆر پێشوازێکی زۆر باشمان لێکرا لە لایەنی هاوڵاتیانەوە خەڵکی تورکمان بوون عەرەب بوون کوردی خودی کەرکووک بوون زۆر باش بوون بەڕاستی پێشوازێکی زۆر بازیان کرد ئێمەش ئامانجمان ئەوەیە کە ئەو بابەتە باشەیەکێت ئیشی تیاکەین بە نرخێکی زۆر گونجاوتر کوالیتیکی زۆر بەرز پێشکەشیانکەین تا چەند ئەوەی بینیت لێرە جیاوازی لەگەڵ ئەو پێشانگانەی کە لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانەتان کردەوە ئەم جیاوازەی کە بینیت لە کەرکووک چی بوو؟ بێگومان جیاوازیەکەی هەبوو ینی زۆر جیاوازە لە شارەکانی تر ئێمە بەشداریمان کردووە چەند پێشانگایەک بەشداریمان کردووە بەڵام کەرکووک شارێکی زۆر ینی ئامانجمان بووە ینی پێ بگەین بین بەشداری تیا بکەین فەرقی زۆر هەبوو خەڵکێکی زۆر پێشوازیان کرد. زۆر سپاس بۆ جەنابێت سەرکەوتوبی دەستان خۆش بێ بەڵێ ڕەنگی دێمەوەلات بێگومان ئەوەی بینیتان بیرڕای بەشداربووان و سەرۆکی گروپەکەی پێشانگاکەیە و ئەوەی بەچای خۆتانەی بێنن هاوڵاتیانی زۆر لەسەر جە پێکاتەکان و ڕویان لەم پێشانگایە کردووە ئەوەی ماوەتۆبی لەم لێرە تایم سنتەر لە گەڕێکی ڕەحمەوە شاری کەرکووک ئەمڕۆ یەکەم ڕۆژ بووە کە ئەم پێشانگایە کرایەوە و کاڵاکان و ئەوانەی کەوان نمایش کراون بەشێکی زۆری کاری دەستی خانمانی ڕۆژهەڵاتی کوردستانن و هەروەها شارەکانی دیکەی ئێران بێگومان وەکو باسییان کرد بڕیارە دە ڕۆژ بخایەنێ و هەماهەنگی کراوە لەگەڵ لایەنە پێدارەکان بە تایبەتی ئیدارەی سنتەر مۆڵ سنتەر تایم بۆ ئەوەی کارەکانی بەباشی بەڕێوە بچێت. کامێرمان حەسیب حارس زۆر سپاس کە لەگەڵم بوویت.